خاڵێکی جێبەجێ بکرێت و خاڵەکانی دیکە پشتگوێ بخرێت. مەشمولە بە مادەی 140 واتە شوێنێکە بە ناکۆکی لەسەردا ئەنرێت. شوێنێکی ناکۆکی لەسەر معنای وایە هەردوو لە مافی ئەوەیان هەیە داوا بکەن کەوا سیمبۆلەکانیان لێرە دیاری بکرێ. بە نسبەتی زمانی کوردیەوە زمانی کوردی لە دەستوری عێراقە دانراوە کەوا زمانی کوردی ئەبێ لەگەڵ زمانی عەرەبیدا نەک تەنها لە کەرکووک بەڵکو ئەبێ لە بەسرە و لە نەجەف و لە کەربەلاش زمانی کوردی هەرچی تابلۆیەک هەیە هەرچی شتێکی ڕسمی هەیە بە هەردوو زمانەکە بنووسرێ. دەوڵەتی عێراقیش ئەبێ ڕێز لە دەستورەکەی خۆی بگرێ ڕێز لە یاساکانی خۆی بگرێ و دەست بک بە جێبەجێکردنی و ئێمەش وەکو خەڵکی کوردستان وەکو میلەتی کوردیش ئەبێ سوور بین لەسەر ئەمانە نابێ هەر شتەکە کە تێپەڕیوە بۆ بەڕۆتینێ ئێمە لەگەڵیدا بڕوین. ئێمە لەگەڵ بەغدایە ڕێکەوتنێکمان کردووە ئەو ڕێکەوتنە چەند خاڵێکی تایە و ئێمە سوورین لەسەر ئەوەی کەوا ئەو خاڵانە جێبەجێ بکرێت. ئەم خاڵانەی کە لەوێ ڕێکەوتنی لەسەر کراوە بە ئیمزای جەنابی وەزیری نەوت بە ئیمزای نوێنەری وەزارەتی کارەبا کە جێگری وەزیرەکەیان لێ بوو وەزیر لەوێ نەبوو لەو کاتەدا لە دەرەوە بوو و هەروەها سێ پارێزگاری نینەوە و سەلاحەدین و بەندە کە پارێزگاری کەرکووکم کە ڕێککەوتوین لەسەر ئەمە ئەبێ ئەوان جێبەجێ بکەن نەک تەنها ئەو خاڵی کە خۆیان ئەیانەوێ. شاندێکی یەکگرتووی ئیسلامی بە سەرکردایەتی